کابرستانی ئەمریکا ڕۆژ سێشەممە داوایان لە یاسادا نەران کرد بە خێرایی هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی شەڕەکە لە دووبەرەدا بە پێشنیارکردنی 14.3 میلیارد دلاری یارمەتی ئەمریکا بۆ ئیسرائیل و 61.4 میلیارد دلاری هاوکاری ئۆکرانیا بکەن. ڕێبەرایەتی ئەمریکاوەیە کە جیهان کۆ دەکاتەوە ئەگەر سەرکردایەتی نەکەین تێچوون و هەڕەشەکان لەسەر ئەمریکا زیاتر دەبن. مایک جانسن کە کۆماریە سەرۆکینوی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکایە درەنگانێکی ڕۆژی دووشەممە پرۆژە یاسایەکی ڕاگەیاند کە یارمەتیەکانی ئۆکرانیا لە یارمەتیەکانی ئیسرائیل جیا دەکاتەوە. ئەمە زیانێکی ترسناک بە باهاکانمان و هەروەها بەرژەوەندی بنەڕەتیەکانمان دەگەیەنێت. باهاکان چونکە پێم وایە هەمومان یەکگرتوون لەسەر ئەوەی کە دەمانەوێت بەرپشتدانەوەی ئەو دەست درێژکارانە و چاوسێنەرانە بدەینەوە کە هەوڵ دەدەن دراوسەکانیان کۆنتڕۆڵ بکەن و لە پرۆسەی ئەو کارەدا ئازارێکی لە ڕادەبەدەر دەگەینن. دژایەتکردنی خولێکی نوێی هاوکاری دارایی بۆ ئۆکرانیا بۆ بەڕێنگاربوونەوەی هێرشەکانی رووسیا لە ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرسی ئەمریکا فراوانترە. بەڵام مچ مەکۆنێڵی ڕابەری کەمینەی ئەنجومەنی سیناتی ئەمریکا دەنگێکی سەرەکی بوو بۆ پشگیریکردنی بەردەوامبوونی هاوکاریەکان بۆ ئۆکرانیا. رووسیا حەزەکات ببینێت ئەو تیۆریستانەی کە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پشتیوانیان دەکات ئەمریکا و هاوپەیمانەکانمان لاواز بکەن. ئێران زۆر پێی خۆشە سەرکەوتنی رووسیا بەسەر ئۆکرانیا ببینێت کە ڕۆژئاوا دابەش بکات و هاوکاری بەرگری خۆی لەگەڵ مۆسکۆ قوڵتر بکاتەوە. هەندێک لە سیناتۆرە کۆماریەکان هەرنیگەران و دەڵێن چاودێریەکی تەواو بەسەر یارمەتیەکاندا نییە و ئەمریکا ناتوانێت بۆ ماوەیەکی نادیاری یارمەتی دارایی شەڕەکە دابین بکات. پێویستە بزانین کە استراتیژێکمان هەیە وەک بەشێکی ئەم یارمەتیە داراییە. پێم وایە ئەوە زۆر گرنگە لە ڕووی دابینکردنی پشتیوانی بۆ یارمەتی بۆ ئۆکرانیا. پێی دەچێت ئەندامانی سیناتی زۆرینەی دیموکرات ڕێگری لە جیاکردنەوەی یارمەتی دارایی بۆ ئیسرائیل بکەن و دەڵێن دەبێت پێکەوە بن لەگەڵ یارمەتیەکانی ئۆکرانیا وەک ئەوەی کۆشکی سپی داوای کردووە. ئەوە پێدەویستیەکانی ئاسایشی نیشتیمانیمان دابین ناکات وە سەرۆک فەرماندەی گشتی هەرگیز نایەوێت شتێک بکات کە پێدەویستی سەرکیەکانی ئاسایشی نیشتیمانیمان جێبەجێ نەکات. ئۆستن دەڵێت شکستیهێنان لە هاوکاریکردن بۆ ئۆکرانیا لە کۆتاییدا دەتوانێت ببێتە هۆی ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لەگەڵ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا. هیچ گومانێک لە مێشکمدا نیە درەنگ یازوو بەرهەڵستی ناتۆ دەکات و خۆمان لە شەڕێک لەگەڵیدا دەبینینەوە. لەوانەیە ئەنجومەنی نوێنەران ڕۆژ پێنجشەممەدان لەسەر یارمەتیەکان بۆ ئیسرائیل بدات کە تیایدا هەندێک لە نێوان دیموکراتە پێشکەوت و خوازەکاندا دژایەتی دەکەن. بلنکریش دەڵێت هاوکاریەکان بۆ فەڵەستینیەکان بەشێکی سەرەکی ئەو یارمەتیە دەبێت. هاوکاری مروی هەروەها زۆر گرنگە بۆ ئاسایشی ئیسرائیل. دابینکردنی دەستبەجێ یارمەتی و پاراستن بۆ مەدەنیە فەڵەستینیەکان لەم ململانیەدا بناغەیەکی پێوەستە بۆ دۆزینەوەی هاوکاران لە غەزە کە تێڕوانینێکی جیاواز لە حەماسیان هەیە بۆ دوا ڕۆژ. هەردوو داواکاری یارمەتی کۆشکی سپی و کۆماریەکان بریتیە لە 10.6 میلیارد دلار بۆ پشگیریکردنی سیستەمی بەرگری ئاسمانی و موشکی ئیسرائیل. شایان پاشا بۆ راپۆرتی کاترین جیبسن، دەنی ئەمریکا، واشنگتن.